ماڵی کاک فارسە؟ بەڵێ. ئەمە کوڕیویمە. کوڕیوی؟ چی زەناوت؟ My name is Mir. میر؟ زۆر باسی میری دەکرد. فەرموو چ دەوێ؟ What the shit? ئەو باوکمە. هاتوومە ببینم. باشە، بەڵام ئەو تەندروستی زۆر باش نییە. تۆزێک دەرونی تەواو نییە. دەکرێت ئاگات لێی بێگەر هاتێ ژۆرە؟ I say ئەو باوکمە. ئۆکێ، بەڵام پێم وتی ئاگات لێی بێ. Okay. فەرموو. ما فارس؟ بابا. ئەو چییە؟ ما فارس. ئەو کورتە. ئەمە کوڕم نییە. ئەو هاتێ بۆم کوژی. وانە هاتێ بۆم کوژی. بڕۆ لێ پێش. ئەو هاتێ بۆم کوژی. لێ پێش. بڕۆ. بڕۆ لێ پێش. هاتێ بۆم کوژی. کاگمیر. با تۆزێک ئارام بکەوە. پێم گوتی دەرونی تەواو نییە. دکتۆر جان تێبگەن ئەمە میرم کوڕیویمە. کاگمیر، لە سەرەتاوە پێم گوتی کە هاتیە ژۆرێ تۆزێک ئاگاداری بە چونکە ئەو کابرایە نەخۆشە. دکتۆر جان پێ برێ ئەمە کوڕیمە من میرم. میر کارە چێە؟ میر ناری خواردیە؟ پێ برێ. میر لە چێە؟ بڕۆ تو کوڕی منی. میر. کار لێ دەکەم. پێم گوتی دەرونی تەواو نییە. تۆزێک ئاگات لێی بی. دکتۆر جان دە قسەی لەگەڵ بکە با من لەگەڵی بۆ قسەی لەگەڵ بکەم. بەس بڕۆ دەرێ با تۆزێک هاتە ئەوتەوە. دکتۆر جان لێت دەپاڕێمەوە قسەت لەگەڵ بکە بارەگەری دانیشم. ئەخر ناکرێ. دەستەت تەرتیب کە تو دایم لەگەڵی دەزانی تەبیعەتی کوێستە. ما فارس. ئەوە میوانتە هاتیە. هاتیە دۆمینێت لەگەڵ بکە. دۆمینە. باش یعنی نام کوژی ها؟ ناتکوژی. دۆمینە خۆشە. باش. بێخەم با من لێرەمە. زۆر باش. باش نییە؟ تەواو ها؟ ئەوەش هاتیە میوانتە. گەمەت لەگەڵ دەکا. باشە. بەس دەبینانی بدەینە میری ئەو زەدەین دۆمینە دەکەین باشە؟ باشە. بێخەم بە. باش. بەسەر چاو. پێم گوتی بەبێ من هیچ ئیشەکی مەکە. ئەی باوکە پێم نەوتی؟ کچم ئەتو نازانی ئاژاوە گەورەکە دەستی پێ کرد. سەمیرەی دایکی میری نارتۆ لە ئەوەی بەس کێشەمان لەو دروست بکە. کێشە؟ جا ئەوە پەیوەندی بە خۆتانەوەی باوکە جان. ئێمە بۆ تێکەڵەکەن. نەخێر کچێ تو چ دەزانی سەمیرە ژنەکی چەند سەر بە کێشەیە دەوێ خۆشی ژیانمە هەموو لێ تێک بداتن. خۆشی ژیانمان؟ بۆ باوکە ئەوە چ پەیوەندی بە سەمیرەوە هەیە؟ کچم سەمیرە بازێکی بریندارە. ئەتو نازانی بستە هەر شوێنێک تێکی دەدات. بۆچی؟ کێ بریناری کردو باوکە؟ الو كرم وسعدك وباشي دا هیچ باش نیم. بابم مۆزەی زۆر خراپە. زایمەرەکەی پلەی زۆر بەرز بوویتەوە. هیچ کەسێک ناناستەوە. كرم خەمی لێ مەخۆ. پیرۆزی ئامۆزاکانی بیت، پیرۆزی نەجاتی بی. ئەدی هەر ئەوان نەبوون وایان لێ کرد. دا ئەوان ئامۆزای بابمن. بەڵام ئەم کوڕی بابمە. ئێگەرە من لەگەری نەبووم و هاوریکاری نەکەم کێ یارمەتی دەدا؟ ئێستا تو پێم برێ ئەدەی نەجات وانت بینی؟
نا هەتا ئێستا نەمگوتینە. کوڕم بە قسەی داکت بکە هەفتەیەکی دیکە وەرەوە لەناو ئەو قەومەیە تو شێت دەبی. باشە دایە هەوڵ دەدەم. کوڕم ئەمن هەفتەکەم ئیجازەی تو دابوو کە بچێەوە وێن دەرێ. دایە پێت دەڵێم هەوڵ دەدەم. بەس با بابم قیچێک باشتر بی. دە باشە ئاگات لە خۆت بیت. باشە دایە ژان ئاگات لە خۆت بێتش.